ڕێز کەوسەر محەممەدی چالاکوانی مەدەنی لە بەغداوە ڕاستەوخۆ میوانی منە کەوسەر خان ئەم کاتت باش زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 دۆخی ئەو ئافرەتانەی کە هاوژینیان نەماوە لە عێراق چۆن ئاگەر پێمان بڵێیت؟ نعم شكرا على الاستضافة. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردنمان. بصراحة كالعراق أمام ڕاستەکەی عراق لە بەردەم زیاتر لە 5 ملیۆن ئافرەتی بێهاوسەردە ژمارەکە لە بەرزبوونەوەدایە و ڕێژەکە ڕۆژانە ڕەنگە بڵین 90 ئافرەتێک بێتە سەری و زۆر ببێت. عراق لە بارودۆخێکی ئابووری زۆر خراپدا بە تایبەتی ئەو پلانەی بۆ ئافرەتانی بێهاوسەردانراوە زۆر کەمە و چاودێری کۆمەڵایەتیشیان خراپە. بارودۆخی خراپ پووی ئابووری واروەها ئاما ئافرەتان پێویستیان بەوەیە کە پلانێکی باشە بێت بۆ ئەوەی ئەم بابەتە لە خۆی بگیرێت و لە بواری پیشەسازی و بازرگانی و کارەکان ڕێک بخرێنەوە بە شێوەیەک ئەو ئافرەتانە لە خۆ بگرن و بتوانن دووبارە شیانەوەیان بۆ بکەن و بکەونەوە سەرژانی ئاسایی خۆیان لەسەر ئاشتی کۆمەڵایەتیش ژنان دووچاری هەراسانی دەبنەوە بە تایبەتی لە هەندێک ناوسەدا لەو ناوچانە ئافرەتان لەگەڵ یەکشت بەش دەکرێن بە تایبەتی دوای ئەوە هاوسەرۆکانیان لەدەست دەدەن. کەوسەر خان بەچی بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن ئەو ئافرەتانە؟ بەڵێ زۆرێک لەو ئافرەتانە پشت بە موچەی چاودێری کۆمەڵایەتی دەبەستن و هەندێکیشان پشت بە هاریکاری ڕێکخراوەکان دەبەستن. ئەو هاریکاریانەی کە لە کۆمەلگەی نێودەوڵەتی و ئەوەی کە لە پارێزگاکانی عێراقەوە بۆێندت بەڵام وەکو ئافرەت بەڕاستی کاری زۆر سەخت ئەنجام دەدەن بە تایبەتی لە هەندێک بارودۆخ کە هەندێک ڕێکخراو ئاماژەیان پێکردووە زۆرێک لە ئافرەتان پەنا بۆ کاری ناشەرعی دەبن و کاری نایاسایی دەکەن بەهۆی ئەو بارودۆخە سەختەی تێیدان و بەشێک لەوانە دووساری بازرگانیکردن بە مرۆڤ بوونەتەوە دووساری توندروتیژی بوونەتەوە هۆکارەکە شێوەی ئافرەتێکی لاوازە. توندروتیژی بەرامبەریان ئەنجام دەدرێت کەواتەوە باشە. کەوسەر خان پلانی حکوومەت چییە بۆ ئەو کەسانە؟ ژنان لە عێراق بە تایبەتی ئەوانەی کە هاوسەریان نییە زۆرێک لە مامەڵەیان بەرامبەر دەکرێت بە تایبەتی ئەوەی کە ئافرەتە و کە هاوسەریشی لەدەستداوە مامەڵەی ئافرەتێشی باڵێن تاڵاق درا و جیابەوەی بەو شێوەیە لەگەڵ دەکرێت و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی تەواوکاری و ڕێکارە تایبەتیەکان لە حاوانەوە و ژیانکردن و تەنانەت لە هەندێک ڕێکاری فەرمیشدا مامەڵەیەکی زۆر سەختیان لەگەڵدا دەکرێت چونکە بە شێوازێکە کە زۆرێک لە گێچاڵیان پێ دەکرێت لەسەر ئاستی خێزانیشدا هەندێک لە ئافرەتان دووساری توندروتیژی خێزانی بوونەتەوە بە تایبەتی لەسەر ئاستی خێزان و کەسە نزیکەکانی خۆیان تەنانەت ئەگەر ئافرەتەکە ویستی ئەوە شێوێ هەرێکی دیکەی دووپێکێنانی خێزانی پێ بدرێت دەرفەتەکە زۆر کەمە. زۆر باشە. پلانی حکوومەت چییە بۆ ئەو خێزانانە چونکە وەک پێشتریش ئاماژەم پێکرد نزیکەی 5 ملیۆن منداڵی بێباوکەیە ئەوانە چۆن دەخوێنن چۆن دەژین لەکوێ دەژین حکوومەت چه پلانێکی هەیە بۆیان؟ تاکو ئێستا پلانی حکوومەتی عێراقی پلانێکی زۆر لاوازە و دەتوان بڵێن پلانێکی ڕوونیش نییە لە بنەڕەتدا بۆ ئەوەی لەم دۆسیەیە بە دوواداسوون بکرێت بەڵام چاودێری کۆمەڵایەتی وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی موچەیەکی بۆ دیاریکردن بەڵام لە بەردەم حەوانەوەی ئەو ئافرەتانەوە بوونی قوتابیلەنەی ئەو خێزانانە ڕەنگە چەند دۆسیەیەکە بن پێویستە کاری لە پێشینیان بۆ وەکو چی بکرێت. ئەو دۆسیانە چین؟ مثال على ماذا؟ اليوم
نقصت بعض الرواتب. بەڵێ پێدانی چەند موچێک لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕاستی ئەو موچانە لە ئاستێکی کامدان و تەنیا بوونی موچە بۆ ئافرەتی کە هاوسەری لەدەستداوە ئەمە کێشەیە چونکە ئەمە باری سەرشانی ئافرەتەکە و کۆمەڵگەش قورستر دەکات و بۆ حکوومەتی عراقیش کارەکە قورستر دەکات بە تایبەتی کە ئەم ڕێکارانە بە باشی جێبەجێ نەکراون و دەبێت ئەوە لە بەرچاو بگیرێت کە ئەم ئافرەتە پێکاتەیەکی سەرەکی کۆمەلگەیە و پێویستە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیشکاری جدی بکەن لەگەڵ ئافرەتان و وەگویان لێ بگرن و لە ڕێگەی خۆیانەوە لە ڕێگەی ڕاهێنانەوە دووبارە شانەوەیان بۆ بکەن لەسەر ئاستی ئابووری و لەسەر تەواوی ئاستەکان بەڵام لە بەردەم ئەو قەبارە زۆرەی کە و ئەو ڕێژە زۆرەی کە هەیە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەت کاری کەم و لاوازیان کردو بەڵام وەکو حکوومەتی عراقی هیواخوازین پلانێکی باشە بێت بۆ ئەوەی بەشداری ئەو ئافرەتانە لە کارکردن بەشداریان پێ بکرێ و لە ڕووی ئابووریەوە سەر بخرێن. دەستخۆش بەڕێز کەوسەر محەممەدی چالاکوانی مەدەنی لە بەغدا میوانم بووی سپاس.